پێدەکان عەزەمەت و قودرەتی پەروەردگارمان بۆ دەرەکەوێت کاتێ تەماشای مەخلوقات دەکەیت. ئەگە تەماشایە بکەین هەمومان لەسەر زەویدا چەند جۆر زبانە یەک قسەی پێدەکرێت کە وتویانە و 700 جۆر واتە 700,000 عەفو جۆر هەیە کەچی قسەی پێدەکرێت. ئیتر ئەم زبان شێوازە ئایا لە مرۆڤا بێ لە غەیری مرۆڤ بێ کە بڵێن باڵندە بێ. ئەمە گەورە و عەزەمەتی پەروەردگارمان بۆ دەرەخا. خوای متعال لەم زبانانە هەمووی تێدەگا، هەموویشی ئەگە تەماشاکەی خوای گەورە فەزلی کەستی نەداوە بەسەری ئەودا. ومن آياته خلق السماوات والأرض لە نیشانەکانی پەروەردگار لە ئەوانەی کە دروستی کردووە پەروەردگار لە ئاەتەکانی خواگیان کە چییە؟ دروستکردنی ئاسمانەکان بە زەویەکان و پاشانشەی خاتە فکرمان واختلاف ئەلسینەتیکم و ئەلوانیکم. ئەگە تەماشاشکەی مرۆڤەکان کاتێ دروست بوونە هەمویان وەک مرۆڤ بەڵام زبانیان جیاوازە. تەیرەکان هەمووی دروست بوونە بەڵام سێرەکەی زبانیان جیاوازە هەمویان. ئەمجا ڕەنگیان هەموو مرۆڤەکان جیاوازن، هەمومان جیاوازین، هەر لە تەبیعەتەوە هەر لە باڵاوە هەر لە شکل و شێوەوە هەمووی جیاوازە. ئەگەر تەماشا بکەین ئەمە هەمووی گەورەی خوامان بۆ دەرەخا. مسلمانە بەڕێزەکان، یەکێ لەوانە کە ئەم بوونەوەرە خاوەنی ئەم حەمکە جۆرە بێ ئەبێ خودایەکیە بێ، نابێ خۆ ئەم دنیای هەر لە خۆیەوە بێ و لە خۆیەوە بڕوا. چۆن دەبێ؟ بۆیە خوای پەروەردگار پێمان ئەڵێ لە قورئانی پیرۆز إن في ذلك لآيات للعالمين، يعني ئەمە ئايات و نیشانەیە بۆ ئەی من و تۆ تێبگەین. جل جلاله چەندی عەزەمەتی هەیە، جل جلاله چەندێ دەتوانێت لەمە زیاترش دروست بکە و لەمە زیاترش بکە پەروەردگار.